سۆزی و پشتیوانی ئەو بڕیاری حکوومەتەکەمانەی سەرپێچی کارەبا زێدەڕەوەی لە کارەبا دەکەن بە توندترین کە سزا بدرێن بە یاکسانی ئەگەر بەرپرسە ئەگەر نەمامگەی هەیە ئەگە باخسەی هەیە لە ماڵانە سروشتی مرۆڤ ئەو هایە بە توندی سزا بدرێت. يعني أفضل فتى وقت كان هولوتي يمدني سودمان بيدن برا كورا بو زيادة بيتا بدون هولوتي أو يعني ما في خلقة كي كان هو تأخرن وده خلقة دي سودمان بين فون بريورين جرانك يعني تشتكي بوشة وداس خوشي ليت كان سبارت بزيادة روي كهرباء بيست حكومت بتواوي بيداتوني بوام زيادة روي كهرباء بقاتن بوتي چونکە حکومت ئەگەر پێداچوونەی بۆ بکات بە تایبەتی لە مەزرعە کان هەیە 6 ئەمپێر بۆ مەزرعە بوو هەیە 100 ئەمپێر بوو ئەگەر حکومت پێداچوونەی بۆ ئەم زیادەڕەوەی بکات زۆر کەم دەبێت و کارەباکەش زۆر فەرق دەبێت. هەندێک کەسێک کارەبای دەزێ ئەگە بێن ئەوی ببڕین شتێکی باشە یا خراپە وەڵا دەبێت بیبڕن.